لابردنی سفرەکانی دینار ئەوە ئیشی وەزیرێک نییە بەڕاستی بڵێ بە سەفقەیەکی زۆر یان با بڵێن بە لەشاو دینار هاتە ناو بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستانەوە. لە نیۆڕۆوە نرخی دۆلار بە شێوەیەکی بەرچاو گۆڕانکاری بەسەرداهاتەوە و نرخەکەی بەرز بووەتەوە کە گەیشتۆتە نزیکەی 154,000 دینار بۆ 800 دۆلارێک. ئەم بابەتە تا ئێستا بە دیاریکراوی نازانرێ هۆکارەکەی چییە بەرز بوونە. من دەچمە لای دکتۆر جەوار گۆران وتەبێژی بازاری درا و لە شاری سێمای دکتۆر سڵاو لێ بێم کاتەوە باش هۆکاری بەرزبوونی ئەو نرخەی دۆلار چی بوو ئەمڕۆ ئەو گۆڕانکاری بەسەردا و جارێکی دیکەش دابەزیەوە هەبزانم ئەمە کاریگەری ئەو لێدوانی مستەفا سەنەد نەبووە لەسەر ئەم بابەتە؟ بەڵێ وەڵای لە پرسیارەکەی دووەمتەوە ئەوەی مستەفا سەنەد بەڕاستیەوە ئیشی ئەو نییە بەداخەوە وڵاتی ئێمە هەموو سێکتەرەکە یان بڵێن هەموو کاراکتەرەکان قسە لەسەر هەموو بابەتێکەکەن ئەزانین دەستکاریکردنی لابردنی سفرەکانی دینار ئەوە ئیشی وەزیرێک نییە بەڕاستی ئێمە دوو سیاسەتمان هەیە لە ئابووریە یەکیان پێوتێ فزیکەڵی پۆلیسی یەکیان پێوتێ مۆنێتاری پۆلیسی واتە سیاساتی نەقدی و سیاساتی مالی. سیاساتی نەقدی ئەوە ئیشی سوڵتەی نەقدیە واتە ئیشی بانکی مەرکەزیە ئەوە ئیشی وەزیرێک لە وەزیرەکان نییە. باشە سیاساتی دارایی یان سیاساتی مالی ئیشی چییە؟ ئیشی بڵێن وەزارەتی مالی عێراقیە کەواتە ئەمە ئیشی ئەو نییە. بەڵێ ڕاستە وتوێژ لەسەر مەکراوە گفتوگۆ لەسەرەوە کراوە کە سفرەکانی سەر دیناری عێراقی لا ببرێ سەبارە بە پرسیارەکەی ترێت ئەمڕۆ بە وەکو بڵێ بە سەفقەیەکی زۆر یان با بڵێن بە لەشاو دینار هاتە ناو بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستانەوە خواستێک لەسەر دۆلاری ئەمریکی دروست بوو و بەشێکیش با بڵێن لە بانبادەکانیش تا حەدێک وەکو بڵێ پەمپێکیان کرد. بەڕاستی من هەر بەیانیش بۆ دووسێ دەستگای ئەعلامیتە قسەم کرد وتم ئەمە یعنی هەر حاڵەتێکی ئاساییە و هیچ مەترسیەک نییە ئەو ئێستا دابەزیوەتەوە بۆ 153 و 500 مامەڵی پێوکرا هەڵبەت تا 154,750 ناریش بەرز بووە نزیکەی 1000 تا 1250 دینار دۆلار دابەزیوە لە بەرامبەر دیناری عێراقیە. باشە ئەمە بۆ ڕۆژاینی داهاتوو بەرز گۆڕانکاری زیاتری بەسەران نایە وەکوی بەرز ببێتەوە نرخی دۆلار؟ ئەزانی ئەگەری هەیە ئەماوەیە تۆزێ بەهای دینار ناجێگیر بێ هەڵبەت مەبەستم بڵاوکردنی ترسونی گەرانی نیانی تۆزی هەڵبەز و دابەزکە ئەویش دە بە حوکمی چی؟ لابردنی سفرەکانی دیناری عێراقی لێکدانە و تەفسیری جیاجای بۆ کرێەوە لایەنە نەرێنەکان و لایەنە ئەرێنەکانی بازەکرێت و هەندێ خەڵکیشێ لەوانەیە تەفسیرێکی جۆرێک لە جۆرەکان هەڵەی بۆ بکاشیکردنەوە و تحلیلی وەکو بڵێ نادروستی بۆ بکری ئەمەش کاردانە و ڕنگدانەوەی لەسەر بازار دروستەکە ڕەنگە تۆزێک ناجێگیریەک دروستکە بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەبێ بەهای دینا لە بەرامبەر دۆلاری ئەمریکیە بەهێز بێ بۆ لەبەری هیچ هۆکارێکی مەوزوعی نییە کە بەهای دینار دابەزێ لە بەرامبەر دۆلاری ئەمریکا. یەکەم دۆخی ئابووری عێراق ئێستا بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردووە زۆر باشتر بووە بۆ نمونە لە سەردەمی شەڕی داعش هەموو احتیاطی بانکی مەرکەزی ناگەشتە 50 میلیارد دۆلار ئێستا نزیکەی 100 میلیارد دۆلاری هەیە. ئەو کاتە تقریبا 45 تن تا 50 تن بوو ینی 20 ڕقەمەکەیم لێ بینە هەرەونا ئاڵتون هەبوو لە بانکی مەرکەزی وەکو قیتاعی نەفتی ئێستا 146 تن زێر هەیە. باشە دوای ئەوە ڕاستە ئەم ماوەیە لە ماوەی ئەم 3-4 مانگە هەناردەکرینەوە تۆزێکەکەم بۆ بەهۆی گرژ و ئاڵۆزەکانی گەروی هرموز بەڵام ڕۆژانە بە پێی لێدوانی بەرپرسە سیاسەکانی عێراق نزیکەی 2 میلیۆن بەرمینەوت هەنارداکەن. تەنانەت چەند ڕێگایەک دۆزراوەوە بۆ هەنادەکردنی نەوت کە ئەما توانین بڵین دایڤێرسیفایەکی زۆر باشە لە هەنادەکردنی نەوتی عێراق بۆ دەرەوە لەوانە بەندەری عەقەبە بەندەری جەیهان کە لە داهاتوە ئەڵیاگەری هەیە میلیۆنە تا میلیۆن و 500,000 بەرمیل هەناردە بکرێت لە عەقەبەوە بە تەنکەر نزیکەی 500 تا 750,000 لە ڕێگای سووریاوە بە تەنکەر ئەنی ئەمەوە ئەکا کە هەنادەکرینەوە زۆر زیاب ینی ڕۆژێکە بێ عێراق وای لێ تەنها پێویستی بە گەروی هورموز نەبێ بە نیسبەتێکی زۆر کەم دابەزێ بۆ لە 120 پێویستی بە گەروی هورموز بێ بۆ هەنادەکرینەوەی ئێنەوە ئەمە هەر لە کاتی ئاڵۆزیەکانیشە ڕێب عێراق درانەوە هەنادە بکە و دوای ئەو نرخی نەوتیش بەرز بۆتەوە. باشە ئەمانە هەر هەمووی بەعام ئەنی وەکو بڵێ تەفسیرێکمان پێیان کە ئابووری عێراق لە بەردەم ئەو مەترسیانیە کە بەڕاستی بانگەشە و پرۆپاگاندەی بۆ ئەکرێت. لەبەرەوە من پێم وایە هیچ مەترسیەک نابینم و لە پرۆژە یاسای بودجەی 2027 هەر بە 132 جێگیرا کرێت و ئەگەر دەستکاری سفرەکانیش کرێت ئەو سێ سفرەی سەر دیناری عێراقی لەبەر لەسەر بەهای دیناری عێراقی دابردنی و سفرانە وەکو کاریگەری نە بەڵام ئەتوانین بڵێن ڕنگدانەوەکانی لەسەر بازار ئیجابیە بێ ئەمە تەنها گۆڕانکاریەکی حسابیە گۆڕانکاریەکی ژمیاریاری و ئابووریە ژناوکۆ بڵێ ڕاستەخۆ خودی گۆڕانکاریەکە کاریگەری لەسەر ئابووری عێراق نا بەڵام ناڕاستەوخۆ ڕنگدانەوەی لەسەر بازاڕە بێ بۆ نمونە ئێمە هەر بۆ نمونە
لە زانستی ئابووری شتێکمەنە کۆنسپشنی پێوترێ باشە کۆنسپشن لیمیت وانە ها تۆ چەندە پارە لە گیرفانە بێ ئەوە سەرفەکە ئێستا گەر بۆ منە بەڕێز 1 میلیۆن دینار لە گیرفان تا بێ بچیتە بازار هیچ نیەتێکی کڕینیش نەبێ وەکو بڵێ ها وەهمێکی نەقدیت بۆ دروستە بێ 1 میلیۆن دینارم پێش تەکڕی بەڵام کە ئەو سێ سفرەی لێکراوە بێ بە 1000 دینار 1000 دینارەکە لە ڕووی قەبارەوە کەمترە ئەم وەهمە نەقدیە دوات لێکە کە پارە زۆر سەرف نەکەی کەواتە لە داهاتوو ئەمە کاریگەریەک دروستەکە کە خەرجی کەم ببێتەوە کە خەرجیش کەم بۆ ئێتۆ لە بەرامبەرە ئەو داهاتێتە ئەبێتە پاشەکەوتەوە واتە ئەم کاریگەری ئیجابی لەسەر هاوڵاتیان هەیە باشە لەسەر دۆخی بازاڕەکان هەیە ئەمە لەلایەک لە لایەکی تریش لە بیرمان نەچێ بەڕاستی عێراق ینی ئەوەندە گەندەڵی تیا کراوە ینی ئەتوانم بڵێم لە ڕیزبەندی یەکەمی وڵاتانی جیانە لە گەندەڵیە هەر بەپێی داتاکان زیاتر لە 960 میلیارد دلار لە 2023 تا ئێستا کە نزیکەی 23 ساڵە براوەتە دەرەوە بەڕاستی ئەوە تا ئێستا ڕۆژانە بەرپرسی سیاسی و کارکتەری سیاسی دەستگیرەکرێن کە پارێ و سەفقاتی زۆر گەورە لە ماڵەکانە دەستی بەسەری گیرە وەکو باسەکرێت بەپێی داتاکان نزیکەی 40 تریلیۆن دینار دیار نییە یکاکەگەر ئەم سفرانە لێ بکرێتەوە پارە تازەکە بێتەوە بە ناو بازار ئێخۆ ڕەنگە وەکو ئەمەی سووریان هەندێک وڵاتانی تر مەدەیەکی زۆری بۆ دانێنێن تا پارێ گەڕێتەوە بڵێ بۆن من لە ماوەی چەند مانگێکە ئابێ خێرا ئەم پارە کۆنەکە کە بڵێن پارەی ئێستا ئێمە بەکارێنین بێتەوە بانقەکان و پیان بدرێ هیانەی بۆیان بگۆڕێ ئێ باشە ئەگەر بەرپرسێکی سیاسی 20 میلیارد دینار 30 میلیارد دیناری هەبێ ئایا ئەتوانێ بی باتە بانک ئایا ئیسجوابی لەسەر ناکرێت باشە داوای سۆرسەکەی سەرچاوی ئەم پارێ ناکرێت تامان ئەمە وا ئەبێ کە ئەو پارانی کە دزراون بەهاکانیان سەفر بکرێتەوە ڕەنگە نزیکەی 20 تا 25 تریلیۆن دینار ئەمە بۆ عێراق بجێڕێتەوە مەش کاریگەریەکی زۆر گەورە لەسەر ئابووری عێراق دروستەکە وە لەلایەکی تریش ڕاستە ئێستا عێراق گۆڕانکاریی زۆر چاکی لە سیستەمی بانقیا کردووە ئێستا زۆربەی زۆری مامەڵەکان کراون بە سیستەمی بانقی بەڵام هێشتا پارەیەکی زۆر لە دەستی هاوڵاتیانە باشە ئەنجا عێراق هەمیشە پێویستی بەم نەقدەیە لە ڕابردووە بە بەردەوامی دۆلاری ئەفرۆشت بۆی کە ئەو دینارە ڕاکێشێتەوە ئیلتیزامەتەکانی خۆی پێجێبەجێ بکات بەڵام کە کاتێک ئەم بڵین گۆڕانکاری لەم دراوەیە و سفرەکانی لێلابرا ئەو کاتە ڕەنگە تۆ بەڕێزی بۆ 10 میلیۆن دینارێکت هەیە ئەی بیتە بانک لە باتیەوەی هەموویت بە نەقد باتەوە بۆ من لە دینارە تازەکە بداتەوە لە 150 لە بانقە بۆ جێگیر کا و باشە ئیداع بکە و کارتێکی بانقی باتێ بڵێ لەمە دوابێ مامەڵەکانە بە سیستەمی بانقی بکە یەکەواتە پارەیەکی زۆر و لێشاوی زۆر باشە لەناو بانقەکانە ئیداع کرێتەوە ئەمەژە بێتە سەرچاوەی تەمویلی هەموو ئەو نەفقاتانی کە حکومەتی ناوەندی عێراقی لەسەرێتی بۆ دکتۆر زەبا گۆران تەبێشی بازاری دۆلار بەڵێ ئەوەی کە جوبیسی بۆن تایبەتە بە بەرز و نزمی نرخی دۆلار لە ئەمڕۆدا ئەمە ئەو هۆکارانە بوون کە تایبەت بوون بەو